دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم کە ئەمە هەمیشە کارتێکی بەهێزە بەدەست هەرێمی کوردستانەوە لەگەڵ بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت کاک ڕێبوار زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان دەمەوێت سەرەتا ئەوەم پێ بڵێ هەستت چۆنە کە 8 ساڵ بەر لە ئێستا تۆ کەسێکی کارابووی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە بڕیاری ئەنجامدانی ڕێفراندۆمتاندا؟ پێشەکەی پیرۆزبای خۆم ئاراستەی سەرجەم کوردستانیانەکەم لە ناو عێراق و لە هەموو دنیا بە ئەنجامدانی ڕیفراندۆم لە 25 جوێنەوەی 2017 کە ڕۆژێکی پرشنگدا ڕۆژێکی مێژوویە سەربەرزیە بۆ کەسانی کە بەشدار بوون بۆ خۆیان و بۆ خانەوادەکانیان و بۆ نەوەی دوای خۆشیان. بەڕاستی لە هەر کەسی هەر کوردێک پرسیار بکەیت بە تایبەتی ئەوانەی لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە هەندەران ئەژێن ئەگەر ناخۆشترین پرسیاران لێ بکەیت تۆ چی پرسیارێکت لێ بکەن پێت ناخۆشە ئەلێ کە لێمانە پرسن ئێوە خەڵکی کۆن کارێن خەڵکی کوردستانین نازان کوردستان کوێ کارێن عێراقین ئەو سایەن عێراقیانی پەساپۆرتەکەی بۆیە هەمویان تا مەزرۆی ئەوەن ڕۆژێ لە ڕۆژان پەساپۆرتەکەیان بنووسرێ دەوڵەتی کوردستان نەوەکم دەوڵەتی عێراق. ئەوە خەونی سەدان ساڵی تاکی کووردە کە خەباتی بۆ کردووە هەموو جۆرە خەباتەکانی سیاسی و مەدەنی و چەکداری بۆی بگاتە ئەو مافەی خۆی کە من ناویشی نانێم خەون ناوێنێ مافی خۆی کە لێمان زەوت کراوە کە بەداخەوە دوای جەنگی جیهانی یەکەم ئەوە بوو کە دەوڵەتی نەتەوەی دروستکرا کوردیان بێبەش کرد بە دوای ئەویش چەندەها بەڵێن بەیاننامەی سیڤەر و لۆزان و تەحالوفی بەغداد و کۆمەڵێشت لە حکوومەتی عێراقی ڕژێمەی عێراقی یەک لە دوایەکەکان کە بەڵێنە نەدا مافەکانی ملەتی کورد بدەن و نیانەدا کە ئەو ڕۆژە بوو ڕۆژێکی زۆر خۆش و ڕۆژێکی یعنی لەبیر ناچێت جەژنێکی ملەتی کووردە و ئەبێت وەسپاسی ئێوە و سوپاسی هەموو ڕاگەیاندنێکەکەین کە ئەم ڕۆژانە پرشنگدانەکەن و ئیکەن یادی ئێمە و یادینەوەکانی تریش ئینشەڵڵا بە هەمان شێوە بۆی ئەو خەباتی کە گەشتی نەو نەتیجەی کە بەڵگەیەکی یاسایی مێژووی سیاسی دەستوری بێت هەموو کاتێک کورد ئەتوانێت پێی شانازی و فەخری پێ بکە و ئەو ڕۆژەش دێکە یەکلاکردنەوەی ئەبێت و دەوڵەتی کوردستان کۆمەڵک هۆکار هەبوون کە بوونە هۆی ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆیی لە هەرێمی کوردستان ئێستا و هۆکارانە ماون؟ وڵای هۆکارانە بەداخەوە بەردەوامن ئەمە عقلەتێکی من زۆر جا باسم کردەوەی عقلەتی تاکی عێراق بخوێنێتەوە لەسەر زاری خۆیان یعنی ئەو کەسایەتی عێراقیانە کە باسی پێناسی تاکی عێراقیەکەن ئەمەیە یعنی لەوە زیاتری لێ دەرناچێت یعنی عقلەتی تاکڕەوانەیە عقلەتی بیرکردنەوەیە کە خۆی هاوڵاتی دەرەجەیەکی عێراقە و هیچ کەسێکی تر ئەمە لە حکوومەتەکانی عێراقێک لە دوایەک ئەمان بینی لە پاشایەتی و لە کۆماریدا و دوا کۆتاییش لە ڕژێمی بەعس کە کورد وەکو مکیاجێک وەکو هاوڵاتی دەرەجە دوو سێریەکە خۆشی بە دەرەجەیەکدا هیچ کوردێک ڕۆژە لە ڕۆژان بیر لەوە نکاتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان تاکی عێراقی کە ئێستاکە ئێمە بەداخەوە بە ئەتیفاقیاتی نێودەوڵەتی لکاندراوین و بە عێراقەوە ئەگیناویستی تاکی کورد لە کاتی عوزبەتی ئومەما ئەوە نەبوو کە بێت لە بەشێک لە عێراقیان بەشێک لە هیچ دەوڵەتێکی تری کە کوردی پێدا بەشکراوە بەڵکو پێی خۆش بوو وەکو سەرجەم نەتەوەکان کە ئێستاکە ڕێژەی کورد گەشتۆتە زیاد لە 6 ملیۆن کەس و هیچ لە زۆر دەوڵەتی تر شایستەترە کە دەوڵەتی خۆی هەبێ و قواری خۆی بێت بەڵام بەداخەوە تاکوم ئێستاکە بەرژەوەندی دەوڵەتە زل هێزەکان نەگەشتۆتە ئاراستەیەکە بمانکەن بە دەوڵەت بەڵام و مافێکی سەرەتایی تاکی کووردە و ئەو کە باست لێکرد ئەو هۆکارانی کە بووە مای ئەنجامدانی ڕاپرسی لەسەر سەربەخۆی کوردستان هەمان هۆکاریش بۆ شاری کەرکووکیش و ناوچە کوردستانەکانیش دەگرێتەوە. باشە کاک ڕێبوار ئەمڕۆ سەرۆک بارزانی لە پەیامەکەیدا دەڵێت ئەوەی ئەمڕۆ دەچێنرێت سبەی دەدورێتەوە کەی هەرێمی کوردستان بەرهەمی ڕێفراندۆم دەدورێتەوە. بەرهەمی زۆر نزیکە چونکە بە گشتی هەر کاتێک هەر هێزێک و هەر ڕژێمێک ویستی بێتی ستەم لە ملەتی کوردکە ئایندەکەی زۆر بە نزیکی بینیوە بەچاو خۆی و لەسەر خۆی گەڕاوەتەوە هەموو ڕژێمەکان یەک لە دوایەکی پاشایەتی و کۆماری کۆتایی بەعسیەکان ئێستاکە ئەزاین بەعسیەکان چیان بەسەرا هات و بەچی ئاخارێ گەشتن و ئەو حکوومەتی دوای 2023 کە ئێستاکە بەناو دوو کەوانە فیدرالی حکمی عێراقەکە بەداخەوە تاکوم ئێستاکە ناوەندی و مەرکەزیە بە هەمان عقلێت و بە هەمان سیاست ئەیەوێت مافەکانی ملەتی کورد بەو هەموو مادە دەستوریانی کە هەیە کە بۆ کورد نووسراوەتەوە بۆ ملەتی کورد نووسراوەتەوە بۆ کوردستانیات نووسراوەتەوە
دووبارە ئەوێ بیکاتە حەبری سەر کاغەز و جێبەجێی نەکە چاواشەی خەڵکی پێ بکات ئەوە ناچێتە سەر و ڕۆژی ئەوانش دێکە تا ئێستاکە بەردەوامن لە ستەمکردنی ملەتی کورد بە نەدانی مافە شایستەکانی بەکوبەلەی مادە دەستوریەکان کەش نابێتەوە بە تەنها لە پێدانی موچەیەک یاخود بودجەیەک بۆ ئەو ملتە بەڵکو نەخێر خاکی کوردستان لە بەدرەوجەسان و دەستپێکە بە خانەقین و جەلەولا و سعدیە و دووسخۆرمات و کەرکووک و شنگال و هەموو ئەو شۆنانی کە پێشووتر ڕژێمی بەعس و ڕژێمەکانی تری عێراق داگیریان کردبوو تعریبیان کردبوو تاوانی تعریبیان تیا جێبەجێ کردبوو ئێستا کابێت ئەو ستەمە لا بچێت و من متأکیدم و چونکە کورد ملەتێکی ستەم لێکراوە خوش لە پشتێتی و ملەتیش لە پشتێتی و ئینشاءڵڵا ئەو ڕۆژەش زۆر زوو ئەبینین و ئەمنەوەی خۆشمان ئینشاءڵڵا بە چاوی خۆی بینێ چونکە ستەم چەندێک کۆلێن چەندێ ئەستور بێت بچڕێت هیچ قیمەتێکی نییە لە کۆتاییدا چۆن بەهاری نەوەتویەک چۆن 2023 ڕاپەڕینەکە دەسی پێکرد بە هەمان شێوە ئەو ڕۆژە ئەبینینەوە کە جارێکی تر سنووری کوردستان لە بەدرەوجستانەوە تا شنگال بە ئاڵای کوردستانی پیرۆز وایە کە کارتی ڕفراندۆم کارتێکی بەهێز هەمیشە بەدەست کوردەوە بەردەوا ئەیتاکیت ئەوە بەکو باسم کرد 100 ساڵ ئەو حاڵەتە دەستوری و یاسایی و مێژی و سیاسی و کە هەموو کوردستانیانی ناو کوردستان و لەرەوەی کوردستانیش بە یەک دڵ و بە یەک قەڵەم بەڵێیان لەسەر بەخۆی کوردستاندا کە ئەوە لەوە زیاتر هیچ حاڵەتێکی تر نییە ئەوە ئەگەر من کاتی خۆی لەگەڵ یەکێک لە قونسڵە بیانەکانە دوای ڕۆداوەکانی 16 ئۆکتۆبەر پرسیارم لێ کرد بۆچی هەڵوێستان نەبووتی آخر ئێوە ڕیفراندۆم تاکرەوە جاوتم ئێوە لە دەوڵەتەکانی پێشکەوتوو لەسەر شتێکی زۆر سادە لەسەر چرخێکی جگارە کێشان ڕاپرسی بە خەڵکەکەن کە ئایمە باشیان خراپە ئەی بۆ ملەتێک کە 100 ساڵە بە پۆستاڵ و بە هێزی عسکەری و ئەیانێت لە خاکی خۆی دەریکەن بۆ ئەوان مافیان نەبێ باسی ئایندەی خۆیان بخەن و سەر بە خۆی خۆیان ڕابگەێنن ئەم هەموو دەوڵەت جیانانە کە نوێنەرانە لە ئەوەی متحیدە و نەتەوە یەکگرتوەکان بۆچی بۆ کورد نەبێ نوێنەری هەبێ نەتەوە نییە ئایا وەکو نەتەوەکانی تر خوا بە نەتەوەی کورد دروستی نەکردووە مافی ئەوەی نییە بێتە نوێنەرێک لە نوێنەرەکانی نوێنەر یەکگرتوەکان یەکسەر سێرم کرد سکوت بوو نەیتوانی وەڵامی نەبووتی بەڵێ ئێوەش حەقتانە ئەوە زوڵم نییە ستەم نییە ئەمە کردوان بەڵکو مافێکی خۆمانە جێبەجێمان کردووە بەڵێ با پرسیارێکی فزولی بکەم ئەگەر سبەی ڕیفراندۆم بۆ سەر بەخۆی بکرێتەوە بە هەمان گڕوتینی پێشتر کاری بۆکەی چونکە جەنابتان ڕۆڵێکی دیارتان لەسەر خستنی ئەو پرۆسەیە لە کەرکووک بە تایبەت هەبوو وڵا لەوانەیە من هەستە خۆم بە کەمتەرخەم بزانم لەو کاتەیە بۆچی بۆیە زووتر ئێمە چونکە حەزمانە کرد ئێمە بۆ زانیاری لە 2000 کۆتایی 2007 ئێمە داوامان کرد بگەڕین سەر هەرێمی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیارمان لەسەریدا دوای ئەمە بە چەند مانگێک دووس خورماتووی بەڕێز ئەنجومەنەکەی بەرایدا بگرێتەوە سەر کەرکووک و گشتمان بگەڕین سەر هەرێمی کوردستان و ئەعلانی هەرێمێکی قەوارەی بەدرەوجەستان تا شنگال بکەین ئەوە ئێستا من هەستمە کرد کە ئێمە زۆر تاخی بوون لە دوای 2007ەوە بەبیرتانش بێت جەنابی سەرۆک لە پەرلەمانی کوردستان و کاتەوتی ئەگەر ئەم حاڵەتی کە ئێستا هەیە کێشەیەکی هوەریە کە حکوومەتی فیدرال ناتوانێت جێبەجێکە لێ قبولەکەین بەڵام ئەگەر کێشەیەکی سیاسی بە هیچ شێوازێک لێ قبول ناکەین و من بە متاکیدم کە ئەمە شێوازێکی سیاسی بوو لەو کاتەوە بەڵێ لەو کاتە من لەوانەیە گروتینم زیاتر بێت چونکە من هەستەکەم ئەو کاتەش کەم تەرخەم بوومە ئەوە لە دوای 2007ەوە ئەم حاڵەتەمان دروست کردایە و کەرکووک ئەندامی هەبووە لە پەرلەمانی کوردستان و وەزیری هەبووە لە پەرلەمانی کوردستان و لە ناو قەواری هەرێمی کوردستانەوە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونیشت لەگەڵمان بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک